بەهۆی کەمی ڕێژەی بارانی ئەمساڵ کاریگەریەکانی وشکە ساڵی بەسەر سەرچاوەکانی ئاوی سەرزەوی و ژێرزەوی لە زۆرینەی ناوچەکانی هەرێمی کوردستان دەبینرێت. لە سنووری قەزای سۆرانیش کانیا و سەرچاوەکانی ئاوشتیان کردووە یاخود ڕوو لە وشک بوونن. بەم هۆیەوە کێشە بۆ ئاوی خواردنەوەی حەوت گەڕەکی ناحیەی دیانە و 25 گوندی ناحیەی سیدەکان دروست بووە. ئەمە جگە لەوەی 4 بیری گوندەکانی مەجیداوە و هاودیان و باڵەشیان وشتیان کردووە. ئەم پرۆژەی ئێستا ئێمە لێی وەستابین پرۆژەی ئاوی سەرچاوەیە لە قەزای سۆران. لێرە کاریگەریەکانی وشکە ساڵی بە تەواوی بەدی دەکرێن. لەم کاتانەی ساڵ ئەم شوێنە پڕ بوو لە ئاو، بەڵام لە ئێستادا کانیاوەکە وشتی کردووە. ئەمە شوا دەکات کاریگەری نەبوونی ئاو لە گەڕەکەکانی قەزاکە بەدی بکرێت. لە ڕێگای ئەم کانیاوەوە ئاو بۆ حەوت گەڕەکی ناحیەی دیانای سەر بە قەزای سۆران دابین دەکرا، بەڵام بەهۆی وشکە ساڵیەوە بەرە وشک بوون دەچێت و ئێستا تەنیا سێکی جاران ئاو دەدات. ئەو کانیا ئاوە کە من هات مێرە یەکەمین جار مارم هاتێرە تقریبان 12 سارە مارم هاتێرە. ئەو کانیا ئاوە وچی ئەم دیت ئاویکی باشی تێدا بوو زۆر، بەس ئێستا هیچ ئاو نەمایە، هەروازاری هەرچی دێ نەمایە، بەشی 2 ئینجیشی ئاوی تێ نەمایە. ڕاستی ئەوی دیکە هەمووی بیرەکانەوە خەلاس و بڕاو زیاتر نیە. ئێمەش تووشی کێشەی ئاو بووینە، بە تایبەتی هاوینان ئەو چەنگەڕەکەیە کە پشت بە ئاوی سەرچاوە ئەبەستین. ئاوی سەرچاوەش وەکو دیارە ڕێژێکی زۆر لە ئاوەکەی کەم بوویتەوە. اینجا بۆیە ئەمە داواکارین لە حکوومەتی هەرێم کە کێشەی ئاومان لۆ چارەسەر بکە بەوەی کە سەرەتا ئاومان بۆ ڕابکێشی لە بێخاڵێت، چونکە بێخاڵ سەرچاوەکی باشی ئاوە. تەنها چەند سنوورێکمان کێشەی بوو پەیدا بووی کە لەوانە بەڕێوەبەری ئاوی سۆران دەڵێت بەهۆی وشکە ساڵیەوە کاتژمێرەکانی پێدانی ئاو کەم دەبێتەوە. بە جۆرێک لە ماوەی 72 کاتژمێردا دەتوانن تەنیا 1 کاتژمێر ئاو بەو هاوڵاتیانە بدەن کە سەرچاوەی ئاوی خواردنەوەیان ئەم کانیاوەیە. تەنها چەند سنوورێکمان کێشەی بوو پەیدا بووی کە لەوانە سەرچاوی دیانە ناحیە خەلیفانە ناحیە سیدەکان چەند گوندێکمان کێشە بۆ دروست بووە. لە سنووری سنتەری قەزای سۆرانژی گرفتی زەعیفی ئاوامان هەیە بەهۆی کەمی ئینتاج، یعنی ئینتاجمان بەڕێک بەرهەمهێنانمان کەمە. ئەمە سیستەمی دابشکردنمان لە هاوین لە 48 کاتژمێر 1 ساعتە، بەڵام ئێستا مەسەن ئەوەی بەحسم کرد لە سنووری ناحیە دیانە احتمال ئەگەر ئەو وشکە ساڵی بەردەوام بیت و ئەو کانیەک و هەیتمان سوود لێ وەرگرین تەنها 130 مایە ئەگەر بەو شکلە وشک بیتن 72 ساعت 1 کاتژمێر. 7 گەڕێک لە ئاوی سەرچاوەیە لە ئێستادا ئەمە سوود لە 8 بیر وەرەگرین، چون وەختە خۆمە 8 بیر وەکو تاواری لێ درابوو، ئێستا سوود لە 8 بیرەکە وەرگین، بەس بەرهەمهێنانی ئەو 8 بیرە بەقەدەر ئاوی ئەو کانیانیە ماڵەسە. ئەگەرچی دەبەری سۆران خاوەنی چەندین سەرچاوەی ئاوی گرنگە، لەوانەش ئاوی بێخاڵ کە کەم شوێن لە هەرێمی کوردستان ئەوەندە دەوڵەمەندە بە ئاو، بەڵام بەهۆی جێبەجێ نەکردنی پرۆژەکان و خەرج نەکردنی بودجە بۆیان دەڤەرەکە ڕوبەڕووی کێشەی کەم ئاوی دەبێتەوە. هاوڵاتیانیش داواکارن بەر لەوەی تووشی بێ ئاوی ببن پێویستە حکوومەت چارەسەر و پلانی بەپەلەی هەبێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.